باس لە ڕۆڵی داوەرانکەین لە تۆپی پێ لە کوردستانە تاوەکو چەندێک داوەران توانیویانە بەڕاستی یاساکان جێبەجێکەن و لەگەڵەوەی یەکێتی تۆپی پێی کوردستان هاوکاریانە و لەگەڵەوەشدا یاریزانەکان و یانەکان و ڕایەنەرەکان و تەواوی میدیاکانی هەرێمی کوردستانیش ڕۆڵیان هەیە لە هاوکاریکردنی داوەران. بەڕاستی داوەریکردنی ناوساح یاخود ناوبژیوانی ئەتوانین بڵین کارێکی هەستیارە و کارێکە بێت زۆر بەوریایەوە ماماڵە بکەیت بە تایبەتی لە کوردستانە جاری وایە داوەران تووشی کۆمەڵی کێشە و گرفتە بنەوە لەلایەن هاندەرانەوە لەلایەن یانەکانەوە و تاوەکو چەندێک پێویستە لە ئاسیا و بەرپرسیارەتیەدا بن وای جانی هەموو لایەک پارێزراو بێ و ڕوح و کەرامەتی هەموو ئینسانێک پارێزراو بێ لە کاتی داوەریە. بۆ قسەکردنی زیاتر ئەمڕۆ ئێستاکە بەڕێز مامۆستا هەردی فاتیح داوەری خولی پلەیشی کوردستان و هەروە عێراقمان لەگەڵا. مامۆستا بەخێر بیت. بەیانیت باش. بەیانیتان باش، بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیش باش. با لەو پرسیارەوە دەست پێ بکەین تاکو چەندێک پیشەکەی خۆت خۆشەوێ و تاوەکو چەندێک پیشەکەتانیش هەستیارە. بەڵێ دووبارە سوپاسانەکەم، سوپاس بۆ ئەم دەرفەتە، سوپاس بۆ کەناڵە جوانەکەی کەرکووک بۆم بەسەرکردنەوەیە. سەبارەت بە کار و پیشەی ئێمە کاری ناوبژیوانی جیهانیە بڵین و ئێمە وەک ناوبژیوانانی خولەکانی کوردستان و عێراق حتمما پیشەکەی خۆمان خۆشەوێ. سواز بۆ خوا ینی بەرەوپێچوونێکی باشمان بە خۆمانەوە بینیوە هەرەو بەرەوپێچوونەیەکە پێویستەکە ئێمە هەوڵی زیاتر بین تاوەکو لەو ڕێگەیەوە خزمەتێک بە وەرزشکار و بە ناوچەکەمان و کوردستان بکەین. بەڵێ کاکەردی بەڕاستیانی تەمەنێکی گەنجت هەیە بەڵام لەگەڵەوە شاتوانیتە زۆر سەرکەوتوبی و بیتا ناوبژیوانی پلێکی کوردستان ئاخۆ ئەم سەرکەوتنا لە چیوە سەری هەڵدا خۆت هۆکارێکی چی بووە؟ ئەم سەرکەوتنە تابان ئینسان لە هەر پیشە و کارێکا بێ دەبێت حەزی بۆ و ئیشە هەبێ تاوەکو بگاتە لووتکە و من پێم وایە ئێستا یعنی لە لووتکەیانین بڵین لە ئێمە کەسی ئەزموندارتر هەیە لە کەسی باشتر هەیە بەڵام ئینسان ئەوەیە کە وابەستەی شتێک نەبێت چاقبەستوو نەبێت لە ژیانە و منش هەستم بۆ بەرپرسیارەتیە کرد کە لە چەمچەماڵە من لە شاری چەمچەماڵەوە هاتم بە خۆشحاڵیەوە هەستم بە فەراغێکی ئەوە کرد لە کاری ناوبژیوانیە فەراغێک دروست بووە لە ساڵانی ڕابردووە کە ناوبژیوانمان نەبوو یعنی منش ئەو هەلم خۆستەوە و حەزم نەکرد شارەکەم بێبەش بێ لە کاری داوەری. سوپاس بۆخوا بە ڕوحێتێک و بە ئینەرژیەکی زۆر باشەوە هەوڵم بۆی دا و سوپاس بۆخوا گەشتمە ئامانجەکەم و شاری چەمچەماڵش بێبەش نییە لە کاری ناوبژیوانی و بوومە یەکەمین گەنج لەو شارەیە کە ئێستا کاری داوەریەکەم و حەزی خۆم بوو لە هەمان کاتدا هەوڵێکی زۆر باشم بۆی دا. بەڵێ لە کاتی داوەریکردندا لە یاریەکانی خولی کوردستان تاکو چەندێک ڕۆبەڕۆی گرفتە بنەوە یاخود ڕۆبەڕووی بەرپرسیارەتیە بنەوە یاخود ئەکەونە ژێر فشاری هاندەرانەوە کەونە ژێر فشاری یاریزانانەوە. دروستە خۆی کاکرمان کاری داوەریکردن کارێکی هێندە ئاسان نییە عنی هەموو کەس پەنای بۆ بەرێ بەڵام داوەر شخصیت و پێگەی خۆی هەیە لە کۆمەڵگەیە لە هەر شوێنێکە لە جیانی شاوایە شخصیت و تایبەتمەندێتی خۆی هەیە پێویستەکە یەکەم شت داوەر شخصیەتی خۆی بپارێزێ تاوەکو نەچێتە ژێر ڕکێفی نەهاندەرانەوە نە یاریزانانەوە نەڕاهێنەرانەوە. ئێمەش لەم ڕۆوە لە کوردستانە من پێم وانییە عنی داوەران بکەونە ژێر ڕکێفی هاندەرانەوە. سواز بۆخوا لەم ساڵانەی کە 2022-23 سواز بۆخوا ئاسی سەقافی هاندەرانمان لە کوردستان ئاسی سەقافی دەستەی کارگەڕیانەکان سواز بۆخوا زۆر بەرەو پێشەوە چووە و ئێمەش کە سەفەری شارەکانەکەین تەبعاً بەدەر نین لە کەم و کوڕی و لە کێشە و گرفت بەڵام گرنگەوەیە کە وەگوتم هەر ناوبژیوانێک کە سەفەرێکی شوێنێکەکە داوەریکردن ئەو دوو کاتژمێرەکە تەرخان دەکا بۆ یاریە پێویستەکە دادپەروەر بێ یعنی پێویستەکە شخصیت و کەسایەتی خۆی لەو ناوچەیە بسەلمێنێ تاوەکو یاساکانی تۆپی پێ بە باشی پەیڕۆ بکە تاوەکو نەکەوێتە ژێر هەڵەیەکی واوە کەوا چۆنەڵین
لە شەقامی وەرزشیە بڵێن ئەو ناوبژیانە کەوتۆتە ژێر ڕکێفی هاندەران و یاریزانان و ڕاهێنەرانەوە. بەڵێ کاکردی ئاماژەت بۆ کردکەوە لە چەمچەماڵ داوەران کەمن یاخود نین هۆکارەکەی بۆ چیە گەڕێنەوە ئەخۆ هیچ خولێکی ڕاهێنان لە چەمچەماڵ ئەنجام نەدراوە؟ من پێم وابێ وەرزشکاری شاری چەمچەماڵ تەنها لە وەرزشا پێشکە ینی بەرەو پێش نەچوونە لە بواری هوەرە کەسی زۆر باشمانەیە لە بواری هەموو بوارەکانە کەسی باشمانێ بەڵام لە بواری وەرزشا لە بواری داوەریکردنا لە شاری چەمچەماڵ ئەو حەزە نەبووە لە ساڵانی ئایندەدا بۆیە کە ئەڵێم هەستم بۆ فەراغە کرد پێویستەکە گەنجانی شارەکەم زیاتر هەوڵی ئەوە بن بێنە ناو کاری داوەریەوە و لە هەمان کاتە خانمان من پێم خۆشە پێم باشە ینی مامۆسای زۆر باشمانەیە خوێندکاری زۆر سەرکەوتوی باشمانەیە پێم باشە لە خانمانشە کەسێک هەبێکە لە شارەکەمانە کاری داوەریکردن بکە وەک لە ڕابردوودا ئاماژەم پێکرد هەستم بەوە کردکەوە پێویستە چەمچەماڵ داوەریشی هەبێ سوپاس بۆ خوام بە فەزلی خوای گەورە من گەیشتمە و ئامانجیکەوە شاری چەمچەماڵش بێبەش نەبێت لەو بوارەدا دووبارەیەکەمەوە پێویستەکە هەم وەرزشکاران خانمان زیاتر ڕوو لەم بوارە بکەن ئەمە بوارێکی زۆر گەورەیە پێویستەکات حەز و ینی ئارزووەکانی خۆی تێدا کۆ بکاتەوە و تاوەکو بەرجەسەی بکە و خزمەت بە لە بچووکێکەوە هەتاکو و گەورەیە بکە و کوردستانیان لە خزمەتی ئێمە بێبەش نەبێت. بەڵێ مامۆسەوا پرسیارە بکەین هەم بۆ تۆ بۆ تەواوی داوەرانی کوردستان ئێوە داوەری وەکو حەز بەکارهێنن یاخود وەکو پیشەیەک بۆ بژێوی ژیانتان ئایا توانیتانە لەگەڵەوەی کە خزمەتێک بە چینێک لە چینەکانی کۆمەلگاکەن کە وەرزشە لەگەڵەوە شاتوانیتانە لە ڕێی داوەری و بژێوی ژیانتان دابین بکەن؟ پرسیارێکی زۆر جوانە کاکرمان هیوادارم قسەی دڵی هەموو داوەران بکەم لە کوردستانە بەداخەوە ینی کاری ناوبژیوانی نەبووتەوەی کە تۆ کاری داوەری نەبووتەوەی بژێوی ژیانتی پێدا بینکەی بە بڕوای من ئێستا لە ناو داوەرانە تەنها حەزێکی کەسەکە خۆیەتی تاوەکو لەو بوارەیە ئیشکە لە جیانە ینی پیشەیە کاری داوەریکردن لە جیانە پیشەیەکە ینی بژێوی ژیان و بژێوی خێزان و بژێوی هاوڕێکانشی دابین دەکە بەڵام لە کوردستانە بەداخەوە بە هۆکاری ئەو قەیرانەداری ئابووریەکەوە ڕووی لە ناوچەکە کردووە و بە هۆکاری ئەوەی کە ینی حکومەت زۆر بەباشی لەم ساڵانەیە گرنگی بە وەرزش نەداوە بەداخەوە بەڵام ئەیگەڕێن بۆ هۆکاری قەیرانی دارایی لە کاتێکا کە ئێستا ئێمە لە شاری چەمچەماڵە بۆ نمونە هیچ کارێک نییە هیچ ینی شوێنێ نییە ڕووی تێ بکەی بەڵام لێرەدا کە ئێمە کاری داوەری ئەەکەین بە بڕوای من ئەرکێکە جێبەجێیەکەین لە هەمان کاتا خزمەتێکە بە وەرزشکارێکەکەین بۆیە ئەو خزمەتی ئێمە دەیکەین جاروایە بەبێ بەرامبەریشەکەن بەڵام ئێمە گرنگەوەی ڕوحمان تێر بووە لەوەی کەوا ئەو خزمەتە بەو ناوچەیە و بەو وەرزشکارە خۆشەویستانە ئاکەین. کاکردی تاکو چەند تموحەت هەیە کەوا بەشدار بیت لە خۆلیە خۆت پاڵۆنەتیە نێو دەوڵەتیەکان؟ ینی هەموو کەسێک حەزی ئەوەی هەیە ینی لە هەر ئیش و پلە و پۆستێکا بێ پێویستەکە ینی زیاتر هەوڵدا بەرەولوتکە منش بێبەری نیم لەوە ینی ئاواتە خوازم لەو ڕۆوە لەو پیشەی خۆمە خەونەکانم بەدی بێنم هەوڵشم بۆی داوە قسمت لای خوای گەورەیە خوای گەورە چی قسمت کرد بوو هەرەوەی و بەڵام لە هەوڵدان ینی لە هەوڵدانی خۆم بەردەوامە بم تاوەکو ئەگەمە ئەو پلەیکەوا بەدەستێنم ئینشاءالله. بەڵێ زۆر باشە باو پرسیارە بکەین یاسا هەر یاسایەگەر لە هەر وڵاتێکدا بێ و لە ژینگەیەکدا بێت بەڵام ئەو یاسانەی کە لە تۆپی پێکە لە جیهانە جێبەجێکرێت هەمان ئەو یاسانەیە کە لە کوردستانە جێبەجێکرێت یاخود هەندێک یاسا هەیە بەڕاستی قورساگە لە کوردستانە جێبەجێ بکرێت لە تۆپی پێە؟ پرسیارێکی جوانە طبعا یاسا هەر یاسایە گەل لە ناحەیەکە بیت گەل لە شارێکا بیت گەل لە قەزایەکە بێت و گەل لە وڵاتە پێشکەوتوەکانابی هەر ئەو یاسایەکەوە فیفا بۆ ئێمەی داناوە بەڵام لە ناوچەکان و شوێنەکانی بڵێن کوردستان لەگەر ڕێزمە هەمیشە وتومە ینی ناتوانی
قانون یاسا 100% جێبەجێ بکەیت ئەبێ هەندێک کات ئیداری یاری ئیدارەدانی ئەو یاریە چۆن بەڕێیەکەی بۆیە ئەڵێم لە کوردستانە بەداخەوە تا ئێستا نەگەشتونەتە ئەو ئاستێکەوە هەمووان یاسا جێبەجێ بکەین من هیوادارم یعنی گەشتبینم بەوەی کە لە ساڵانی ئایندەدا هەمووان پێکەوە یاسا جێبەجێ بکەین لە هەموو بوارەکانە گەر یاسا جێبەجێ بکەین ئێمە هیچ کێش و گرفتێک نایەتە ڕێمان داوەریکردنش یاسایە کە یاسا جێبەجێ کرد کەمترین هەڵاکەی بۆیە ناوبژیوانش ئەو ناوبژیوانەیە کە لە یاریەکە کەمترین هەڵە بکە ئەوە زۆر سەرکەوتووە بەڵام ناوبژیوانش ئینسان و خۆی گەورە دروستی کردووە و بێبەرینین لەو هەڵانێکەوە ئەکرێت بەڵام گرنگەوەیە کە وتم یاسا جێبەجێ بکەی ناکەویتە ژێر هەڵەیەکی واوە خوانە یعنی بەعنقەز بێ یعنی بەدڵنیەوە کاک هەردی ئاخۆمەرجا ناوبژیوان یاخۆ داوەران لە ڕابردووە یاریزان بوو بێتن هەندێک کرایان وایەکەوە ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێت یاریزان بوو بێت ڕەنگە باشتر بێت زیاتر تێبگات لە دۆخی یاریزانەکان چونکە هەندێک جاریش ئەتوانین بڵێن حاڵەتی شاز هەیە کەوا تۆ ڕەنگە مامەڵە جیاواز بێ لەگەڵ هەندێک لە یاریزانەکانە بەردۆخێکەوە بەسەریان هاتووە چونکە خۆت یاریزان بوویتەوە لەیان تێگەیشتووی ئاخۆ ئەتوانین بڵێن مەرجە یاخودنا پرسیارێکی زۆر جوانە ئەمە خۆم کە هاتم لە ڕێگا و پرسیارم لا دروست بووتم ئاخۆ ئەبێ ئەو پرسیارە لە من بکرێت دەستخۆش طبعا ناوبژیوان ضرورە ینی پێشتر یاری کرد بێ بەردەوامیدا بێ بە یاریکردن و یاریزان بێ پرسیارەکەت 190 جوابەکەی ئێستا بەڕوونی پێ دەڵم یاریزان کە تۆ مەمارەسەی ئەو یاریت کرد لە یاریگایە تۆ دوای کە ئەو کە بوویتە ناوبژیوان ئەزانی کە لە یاریزانیە چی هەڵەیەکت کردووە خوانەکەران تۆ چی شتێکت کردووە نایاسایی بووە لە کاری ناوبژیوانەیە وەک ئەرشیفێ دێتەوە پێشچاوت ئەزانی کەوا تۆ ئەو هەڵەیەت کردووە ئەو شتە نایاسایەت کردووە ئێستا لە کاری داوەریە ڕێگە نادی ئەو کەسێکەوە ممارەسەی ئەو یاریەکان ئەو هەڵەیە بکە یعنی ئەو شتە نایاسایە بکەکەوە تۆ لە یاریزانیە ئەنجامداوە بۆیە بەڵێ بەتاکید ناوبژیوان پێشتر گەر یاریزان بێت ناوبژیوانێکی سەرکەوتووە بێت لە مەعاناتی یعنی لە کێشە و گرفتەکانی ئەو یاریزانانە ئەیزانێکەوە لە یاریگادا چی ئەکەن و چی ناکەن پرسیارێکی جوان و دەستە خۆش بێ بەڵێ پێویستەکە ناوبژیوان یاریزان بێ بەڵێ مامۆستا بە کۆتا پرسیارمانەوە بێت تاکو چەندێک دەوروبەرەکەت هاوکارت بوون وە دۆستەکانت هاوڕێکانت وە کەسە نیزکەکانت و ئەوانی کە بەڕاستی لە سنوورەکەی تۆیا بوون دوور و نیزک پشتیوانی تۆ بوون کە بگەی بە ماسا تاکو چەندێک دڵخۆشی کە بۆی هەموو کات هەنگاوەکانی تۆیان ئاسان کردووە پرسیارێکی جوانە وڵایی تەبەن لە سنووری چەمچەماڵە هەمووان پێکەوە کار دەکەین ینی ناتوانم ئێستا لێرە ناو یەکە بە یەکەی ناوەکان تهدیدکەم بەڵام سوپاس بۆ خوا کەسانێکی زۆر باش لە شارەکەمانان پشتگیری و دەستگیرۆی وەرزشکارانیان کردووە من ژێشێکم لەوانەی کە ئینسانی زۆر باشمانێ و من لێرە و سوپاسیانەکەم وە گوتم ناتوانم ناوی هەمویان بێنم بەڕێزیشێکی لەوانەی کە ئێستا ڕوبەڕووین هاوکاری زۆر باشم بوویتە لەگەڵ ئەوەیە وەرزشکاری زۆر باشمانەیەکەوە هاوکار من ئێسش لە چەمچەماڵە پشتیوانی منن تاوەکو پیشەکەم بەرەو پێش بڕوا و تاوەکو لە کارەکەمان سەرکەوتوو بم من سواسی یەک بەیەکیانەکەم سوپاسی ئەو کەساناکەم کە بە وشەیەکیش بێ هاوکار و پشتیوانی من بوونە و سوپاسی ئەوانە شەکەمکەوە هەتاوەکو ئێستا پشتیوانم نەبوونە هەتاوەکو ئێستا هاوکارم نەبوونە من سوپاسیانەکەم بەوانەوە جوانم بە خەڵکی شارەکەمەوە جوانم ئینشاءالله من لە خزمەتکردنی سنوورەکە و سنوورەکەمان سنوورێکی بەرفراوانە خزمەتی هەموو لیژنەکانمان کردووە بەدەر لە کاری ناوبژیوانی لە کوردستانە لیژنەکانی چەمچەماڵ و شۆڕش و تەچێ و بازیان و بگرە قەرەنجیر و سلێمانیشم کردووە بە شانازیەوە ئەمە ئەرک بووە و لە هەمان کاتا خزمەت بووە هیوادارم خزمەتێکی بچووکی ئەو سنوورە بکەم من سواسیانەکەم هەمووان هاوکارم بوونە سواسیانەکەم دەستخۆش بوو ئامادەبوونت سپاس کامڕۆ لەگەڵ مابووی کۆمەڵێک زانیاریتیش پێمان بەخشی سپاس بۆ